ئێستاژ ڕاستەوخۆ بە تەلەفۆن دڵشاد ئەنوەر پەیامنێری دەنگی ئەمریکامان لەگەڵدایە تا دواترین زانیاریمان بداتێت لەسەر ڕەوشی شاری کەرکووک. کاک دڵشاد، ڕەوشەکە چۆنە؟ ئایا توانراوە کۆنتترۆل بکرێ یاخۆ هێشتا شەڕ هەر بەردەوامە؟ بەڵێ کاک بەڵێن دیارە تاکو ئێستا شار بەردەوامە. تقریبا 2 دقە لەمەوبەر بە دووری 20 متر لە ئێمەوە لە گەڕەکی مەجیدیە لە تەنی ئەو ئوتێلە کۆنەی کە داعشەکانی تێدایە پێشمەرگەیەک بە قەنات لە ئەم داعشەکانەوە بریندار کرد. دۆمیز و هەندێک منتیقەی تریش داعشەکان لە ناو کۆمەڵە بینا و باڵەخانەدان دوور بە دوور دەکەن و هێزانیەکان گەوارە داون. بەڵام تاکو ئێستا نەتوانراوە ڕەوشەکە بە تەواوەتی کۆنترۆڵ کرێ. وەجارە وتەی بەرپرسانی ئەمنی کەرکووک ئەو داعشانی کە دزیان کردوتە ناو کەرکووک ژمارە نزیکەی 50 کەس بووە، بەڵام دڵێ ژمارەکە زیاترە، بەشێکیان لێ کوژراون، هەندێکیان لە تقریبا 4 کەسیان لە کاتژمێر 3 خۆیان تەقانەوە. ئێستا من لە لای گەڕەکی مەجیدیم لە ناو شاری کەرکووک لە نزیک قەڵا چەند چەکدارێکی داعش لە نێو ئوتێلێکی کۆندان لەوێ مقاومەکەنەوە بە قەنات سەقە لە خەڵکیەکەن و ناوبەناو خەڵکی بریندارەکەن. بەڵێ کاک دڵشاد، ڕەوشی دەوروبەری شاری کەرکووک چۆنە، بە تایبەتی قەرەتەپە و هەروەها ناوچەی دوبز، چونکە لەوێ شەڕ بووە و زیانی گیانیش هەیە؟ بەڵێ دیارە قەزای دوبسی ڕۆژاوای کوشیش ئەمڕۆ بەرە بەیان هاوکات لەگەڵ هێرشەکەی سەر کەرکووکدا ژمارەیەک چەکداری خۆکوش هەڵێتاوەتە سەر بینای کارەبای دوبسیش و کۆمەڵێک فەرمانبەری با بڵێن کارەبا و پاوان و لەگەڵ 5 کرێکاری هێنانی کە لە کۆمپانیایەکی وەبەرهێنەر کاریان کردووە هەموویانیان بەبارنتە و دواتر گولەبارانیان کردن کە بە پێی وتەی بەرپرسانی پێشمەرگەی مەخسەمان لەگەڵاکردن لە دووبس هەردە کەسیان گولەباران کردووە و چەکدارانش کە خۆکوش بوون ئەوانیان بە بارنتە گرتووە، دواتر لە ڕوبەڕووبوونەوە بە لەگەڵ هێزانیەکانی ئەوێ باڵێن کوژراون هەمویان و ێستا ڕەوشی ئەوێ کۆنتترۆلەوە. دواتر گروپی چەکداری تر دزەی کردبوو نێو گوندی کوتانی نێوان دوبس و کەرکووک و دواتر پێشمەرگە لەوێش ئەوێشی کۆنتترۆل کردووە. ئێستا تەقە لە سەر گەڕەکی باڵێن دۆمیزە کە بە ڕێگەی بەغدا کەرکووک تەقە لە ناو چەند باڵەخانەیەکە کە ناوبەناو داعش بە با بڵێن وەکەوەی کە گوێبیستیا بن تەقەیاوان بە قەنات سەقاکەن ئەمانیش گەمارویان داون تەقیان لێکەن. بەڵێ دڵشاد، ئایا باسیەوە دەکرێت سەرچاوە ئاسایشەکان باسیەوە دەکا ئەم داعشانە چۆن هاتنە ناو شاری کەرکووکەوە؟ هەندێک سەرچاوی هەواڵ ئاماژە بەوە دەکا کە دەڵێ لە ڕێ ئەو خەڵکەی لە حەویجەوە هاتوونەتە ناو کەرکووکەوە کە پێیان دەڵێن ئاوارەکان ئەم داعشانەش لەگەڵ ئەواندا گەیشتون، وایە؟ دوو زانیاری هەیە لە ئارە. زانیاریەکیانەوەیە کە کەمپێکەیە پێوتێ کەمپی مەتارەوە تقریبا 10 کیلۆمەترەکەوێتە باشووری کەرکووکەوە هەموو دانیشتوانی کەمپەکە خەڵکیوە تازە کەمپەکە کراوەتەوە. بەپێ هەندێک زانیاری کۆمەڵێکیان لەوێ کەمپەکەیان بڕیوە وەڕاکردوون و گومانەکەی ئەمانە بەشێکیان ئەوانە بن، بەڵام گێڕوانیان با بڵێن زانیاری ئەمانەی هاتوونەتە ناو کەرکووکەوە بەشێکیان ڕیژدارن و چەک و تاقم و تفەنیان پێ کەمپا حاڵە بتوان ڕیژدارن. ئەمە بەپێی وتێ ئەمی چاوە غەریبی فەرماندەی پۆلیسی باشووری کەرکووک کرد کە 3 ڕۆژ لەمەوبەر 200 چەکداری داعش دزیان کردوتە نێو سوورەکان گومانەوانە دزیان کردوێتە ناو کەرکووکەوە. دڵشاد، زۆر سپاس دەکەم بۆ زانیاریەکانت.